بۆ هەر یادێک یاخود هەر بۆنەیەک یاخود هەر کارەساتێک هونەرمەندان هەمیشە پشتی شەریان بەرەکەوێت بۆ ئەوەی کە معاناتی خۆیان یاخود شارەکان یاخود وڵاتەکان لە ڕێی هونەرەکانەوە بێگومان بناسێنن. یەکێک لەو کەسایەتیانی کە بێگومان ساڵانێکی زۆرە وەکو هونەرمەندێک لە تەواوی بڵین ئەو بۆنەیە خۆت ئەو کارەساتانی کە هەبووە جێپەنجەی هەبوو بە تایبەتیش کە خۆی خەڵکی شاری هەڵەبجەیە و بێگومان هەموو کات لە ڕۆژی 16 سێە چالاکیەکانی هەمیشە بە شێوەیەکی جیاوازتر گزارشتن لە ڕۆژی 16 سێ ئەویش زۆر بەڕێز کاک ئەودێر عوسمانە کە بەڕێزیان هونەرمەندن و یەکێکن لەو کەسایەتیانی کە بێگومان هەمیشە بەکاری جیاواز گزارش لە ڕۆژی 16 سێ و لە ڕۆژی کیمەبەرانی شاری هەڵەبجاکەن بۆ ئەمڕۆ بە کارێکی جیاوازتر کە ئەویش هەڵگرتنی پاشماوەی خۆڵ و خاشاکی تەلاری وەسمان پاشا وەروە عادیلە خانمە بۆ ماوەی 7 ساڵ دواتر بە ئەنجام گەیاندنی کارێکی هونەریان گفتوگۆ قسەباسەکەم لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێزیان کە ئێستا لە ستۆدیۆی کورسات مەگەزین میوانن مام ساودێر زۆر بەخێربەی سلااو سپاس بۆ تۆ 17 ساڵە ئەم گوڵ و خۆڵە لە لای تۆ پارێزراون چۆن بوو لە ئێستا بڕیارەتیا کە بیکەی بە کارێکی هونەری ئەو کاتی کە بەداخەوە ئەوەی کە پاشماوەکی کە مابوو لە دوای بردووان تەواتی ڕووخات هەر لە مناڵیەوە خەونێکم مەبوو کە من چون دراوسێ ماڵی باپیرمە تەلاری وەسمان پاشا هەر لە مناڵێ بەری کەوتو بووم جامانە چیرۆکی هەبوو باپیرم بۆی جێڕام وەختی خۆی کە ئەسێ عەلی ئەزغەری کورسانی هاتۆ بۆی بۆ لای عادیلە خانە مەسەلا ئیداری هەڵەبجە چۆن دراوە ئەم شتە جوانانەی کە لەم کۆشکا هەبوو چۆن بووە باوکشم بە هەمان شەو بۆی جێڕام بە مناڵی لەگەڵ ئەمە گەورە بوو بەڕاستی و ئەو گڵە و خۆڵەخۆڵی کە بینیم هەر لە مناڵیەوە ئەموت من ئەبێ شتێ بکەم جیاواز لەو شتانەی کە کراوە بۆیە هەستام ئەو کاتی کە چۆن بڵێ خۆڵەکانیان لابرد تەختیانە کرد هەستام هەنێ لە گڵی و چەند خشتێکیش هەڵوەت خشتەکانم داناوە بۆ کاتی خۆی ئەو خشتانەی ژۆ خشتانن کە حدودی 120 ساڵە ماونەتەوە من هەڵم کردەوە لە داهاتوایشان لەسەرەکەم بەڵام ئەوە گڵەکەی ئێستا دوای 7 ساڵ دەرمێناوی کە منە بێ فۆرمیان لە دروستکەم و زۆر جار تۆ شوێنێکە تێوەکو تاقێکی گەوایە هونەرمەند یانە چێتە شوێنەکەی خۆی بزانە چی ئەو خولیایەگا بەچی باشە بێگومان ئەو تەلارە گەورەی کە هەبووە ئەزانی مێژۆکێ گەڕێتەوە بۆکەی لە ڕووی معماریەوەی چێکە لە شوناسی معماری و ناوچەیە بەهۆی کە نزیک بۆ لە سنەوە زۆربەی وەستا و کرێکارەکانی سنەیەکان کاریان تیا کردووە خانم خۆشی خانی وەسمان پاشا خۆشی سەرکی ساحەقرانی سنەیە لەبەرەوەی ئەو تەلارە ئەگەڕێتەوە بۆ لەدایکبوونی یاخود بۆ بنیادنانی هەڵەبجە ینی بۆ سەدەی 19 ببرم بۆ سەدەی 18 دروست کراوە و دواتر فەرمانڕەوای کە خانم هاچۆتە ئەوێ زۆرتە گرنگیاوە بۆ تەلارە بۆیە ئەڵێ یەکێک بە لەوانەیە گرنگیاوە بە ژیاریە و ناوچەیە حەمامی تا دروست کردووە بازاری تا دروست سجنی بۆ یەکەم جار دروست کردووە کە خۆی فەرمانڕاوە بۆ کەمە ینی کەسێک بۆ بە تەنگ یاخود بە جدی کاری کردووە بۆیە هەوڵیا و مدیریەتێکی زۆر باش کا لەو کاتی خۆیان باشە کاک ئەودێر بێگومان هەڵگرتنی خۆڵ و هەروەها خاشاکی شوێنێکی ئەلەو جۆرە و دواتر بیرکردنەوە بۆ بڵین بە ئەنجام گەیاندنی بەکارێکی هونەری ئەمە خۆی جیاوازیەکەیە بەڵام ئەوەی کە من ئەیبینم بۆ نمونە وێنەی خۆشیان لەسەر کارەکەن بەڕاستی هەڵگرتنی ماتریالەکە وەک خۆڵ وەکو دایکم بە منی وتوتیە ئەوە کەس ئەو شتە ناکات ینی خۆڵی تۆ شوێنەکە بینی خاک پیرۆزە لە لای ئێمە بە دیوێک ینی خاکێکێکە چون خۆمان وەکو خەیامەڵێ ئەمە لە ناو خاکە بین بۆ خاکە گەڕێنەوە بەڕاستی و تێکستە ئاینەکانیش لەگەڵ یاتی بەدەر لەوە خاک بۆ خۆی پیرۆزی قوسەدی خۆی هەیە جا خاک لە هەر شوێنێکای بە تایبەتی کورد کە زۆر جەخەتەکاتەوە لەسەر خاک لە بەرەوەی کامیشە خاکی لێ زەوت کراوە ئەوەی کە هەڵم گرت وەکو پوتم لەگەڵ بابەتەکانی ترا هەڵم گرت کە فۆرمێکی گوڵجۆشی سیرامیکی لێ دروستکەم کە عملی خۆی هەیە ئەویش و دواتر ئەو فۆتۆکان هەنێکیان دانسخەن چون لە ڕۆی چون خۆم بەحسی شەکەم هەندێک بەحث 2 ساڵی ڕابردوو
بەحسم کرد لە بواری فۆتۆگرافیا کە یەکێک لەو فۆتۆ کۆنانەی ئەمەیانە گەر پێ بڵم عادلە خانمان لەگەڵ ئەحمەد مختار جافایە بەڵێ کاتێ ڕاجاوسکی چۆن پێ بڵم ینی مێژونووسی پۆڵەندی هاتووە و ئەدمۆنس هاتووە ئەوە فۆتوانە گیراوە بەحسم لەسەر کردو لەم دیویشەوە بەڵێ لەم دیوێژەوە مەسەلا گۆرانی شاعیرە گۆرانی شاعیرە لەو کۆڵانە ژیاوە کە ینی چیرۆکی گۆرانیش تێکەڵە بەم بابەتە ینی تێکەڵە بەو خۆڵە باشە کەوایە بە بابەتێکی تر باس بکەم ئەویش بە بڵێن بوونی فۆتۆکەوەروەها مێژوەکانە جگەل لەوەی کە تۆ خۆڵی بڵێن ماڵ و یەکێک لە کەسایەتی هەرە دیارەکانی هەڵبجات هەڵبژاردو و دواتریش بگومان بەشێک لە کەسایەتەکان لەسەر ئەم کارن چۆن ئەم تەنسیقە بوو ئەو چیرۆک ئەو گڵا بۆ خۆی چیرۆکێکیە یاک سەرگوزشتێکیە تاریخێکی هەیە مێژوویەکی هەیە ئەم مێژووە بۆی بتوانی بیوەستێنی پێویستە تەکنیکی ترم لەگەڵا بەگەڕێکە پێڵەن سلیک سکرین لەسەر سیرامیک تەکنیکی تازەیە بەڕاستی ئەکرێ بڵێ نەکراوە لێرە کرابێ ئەویان جێڵم بۆ بینەر و ئەو مێژووی کە بینیومە یاخود ئەو فۆتوانەی کە بینیمە هەوڵما ئەو مێژوە بوەستێنم ینی تەقدیسی ئەو مێژۆ جوانە کە هەبووە لەو شوێنە لەو مەکانە لەو گڵا لە ئەو کەسانی کە لێژان بیوەستێنم و لەلایەنێکی ئیستاتیکەوە فۆرمێکی لێ دروستکەم بۆەوەی ئەم مێژۆ بە جوانی بمێنێتەوە کە مێژۆیەکی خاپور کراوە نەبینراوە چون هونەرمەند وەزیفەی تەوزیفی ئەو شتانەی کە نابینرێ ینی ڤیزەبڵێکە ینی بەهۆی عملی مێشک و ئەندێشەی خۆیەوە بەرەو بینین بەرەو بە ئەندێشەی بینین ینی ئەیێنێتە بوون ینی تەجەسومیەکە و فۆرمە لەبەرەوەی ئەگەر چەند ڕۆژە پێشە ئەگەر بزانانی ئەوە مشتە خۆڵ بوو چۆن لەو مشتە خۆڵە ئارتە دروستەکەی و ئەی وەستێنی و جەمالێتەوە جوانی ئەوەستێنی ئەوە شێگەر سەرنج بی هەندێک موادم بەکارێناوە ئەو موادانە پێکهاتەی قیر و نەوتن پێکهاتەی قیر و نەوت بەشێکە لە سروشتی کوردستان بە دیوێکە نەوت کارەسات و ماڵوێرانیە بۆ کورد بەڕاستی هەتا ئێستا بەڵام نەوتم با لێوا بە دیوێکی ترا بەکارێنا کە جوانی ببەخشێ نەک ئەو نەهامەتێکە تا ئێستا بەردەوامە ینی ئەوە دیوێکی تریشەکە ئەو ماتریاڵم بەکارێناوە لەگە گڵاتێکە بڕە چون گڵ و خۆڵ لەگەڵ قیرە لەگەڵ نەوتە نەوتی ڕەش هەمووی ماتریاڵی زەوین ئێمە بتوانین لە زەوی چۆن شتی جوان دروستکەین ینی بابەتەکەش دەتوانین بگەێنێتەوە بابەتی ژینگەی تۆ چۆن دڵسۆزی ژینگەی خۆتەبی و چۆن لەو شتانەی کە نابینیرن ئەم بینی شتە بینی زۆر ڕاستە بێگومان هەرێک لێ مازانین کە شاری هەڵەبجە جگەلەوەی کە هەمیشە جوانێکی خۆی هەیە پێش کیمیاباران و دوای کیمیابارانیش وە خاوەنی دەیان نووسەر شاعیر کەڵە هونەرمەند بووە و بە ئێستاشەوە بێگومان ئەوە ینی بابەتێکە کە هیچ کەس لاری لێ نییە پێم خۆشە بزانم ئەمە بە دۆکۆمنتکردنە یاخود ئەمە بە بڵین وەکو هونەرمەندێک وەکو کەسێک کە کار لەسەر هونەرمەندێک کار لەسەر سیرامیکەکە بستێتی کە بە بڵێن مێژووی شارێک یاخود مێژووی تەلاری نێو شارێک بابەتێکم بە دۆکۆمنت بکات یاخود شارستانێت پیشانبات دیوێکی دۆکۆمنتکردنیەتی دیوێکی پاراستنی و جوانیانێک کە جەنابەت باسی کرد دیوێکی تر هونەری هاوچەرخە واتە زمانی هاوچەرخ چۆن بتوانی بەکاربێنی هونەری هاوچەرخ چۆن بتوانی بەکاربێنی لە دۆکۆمنتکردنی ڕابردووی خۆتە تۆ ناتوانی ینی ڕێگەی فۆتۆ تاقی کراوەتەوە بەڵام لە کاری ڤیژوال ئارتاتوانین ڕێگەی تر تاقیکەیتەوە هەم دۆکۆمنتەکەی و هەم زمانی تازە و سەردەمیانە بەکارێنی تۆ زمانی تازایان لەم سەردەماتەوە ژیت کاتە بێ ئاگات لێبێ بە زمانێکی تازە گزارشتکەی بەڵێ دیوێکی دۆکۆمنتی بابەتەکانە دیکۆمنتی ئەو گڵەیە چون ئەو گڵە ئەگەر لە شوێنە کاپشانم با ئەو جوانی و جەمالەتی نەیە بۆ گەڕ ڕۆم کردایە سەر شتێک بەڵام وەختێکەکەیتە فۆرمێک وەخە تەوزیفی کۆمەڵە چیرۆکی ترەکەی لە ڕێ ئەو کەسایەتیانەوە شتەکە شتێکی تر دروستە بێ ینی چیرۆکێکی تر دروستە بێ جەمالێتێک و بابل لە ڕووی ئێستاتیکە و شتێکی تر دروستە بێ و وەستانێ دروستە بێ کە ئەمە ئیتر دۆکۆمنتی ئەم مەکانەی ئەم زمانەی ئەم کاتەیە ینی ئەو گەڕێنێتەوە بۆ بابەتەوە ینی ئەمە درێژە پێدرا ئەمە سەرەتایە بۆ درێژە پێدانی پرۆژەیەکی لەم بابەتە بگرە هەوڵما بۆ زۆر شوێنی تری کەسایەتی بکرێ لە سلێمانیا بکرێت لە کەرکووکا بکرێت کەسی تر هەیە بۆ نمونە لە ئێستا لە خاڵت بێ لە نێو بە بڵێن شاری هەڵەبجەیە کە حەزت کرد بێ لە نێو ئەمی شایەجێکی بێتەوە بەڵام کەسایەتەکانی تر لە پێشتر بوون یاخود بڵێم ئەوانت پێش ئەوان بەکارهێناوە مەکانەکە هەیە کە بەو شێوەیە بڵێن بێگومان شاری هەڵەبجە زین کە مێژوێکی زۆری هەیە و بڵێن چەندین کەسایەتی دیار چەندین شوێنی زۆر دیار هەیە لە هەڵەبجەکە میشە لە نێو کتێبەکانە باس ئەکرێت کێنەوانی کە زۆر لە خەیاڵتان و ئەتەوێت
ومن ئەوانیش بە هەمان شێوە لە پرۆژەکە جێگا ئەگەر دیقەتی ئەم کارە بە کە بە سکرین چاپم کردووە لە سەری ئێرە ئەو کۆشکی وەسمان پاشای ئەحمەد قوتار جا بە پێ وەستاوە ئەو کۆشکە یانی ئەم گڵە لەو کۆشکا بووە ئەم دکۆمنتی ئەوم کردو هاتووە ینی بە فۆتۆ چۆن تەوزیفی و گڵیشم کردو پێکەوە کەسایەتی تر هەیە بەڵێ مەسا گۆرانی شاعیر هەیە وەکو پێم وتی گۆرانی شاعری ژێکێکە لەوانی کە لەو گەڕەکژیاوە بەڵێ کە ڕابەری نوێنخوازی شیعری کوردیە کاریگەریکی زۆری هەیە لە کوردستان و لە عێراقا دواتر شوێنی تر و مەکانی تر هەیە بە نمونە هەنێ شاعری تر هەیە تاربەکی جافەیە لە ژیاوە عادلەخان خۆتی خۆی بە هەمان شێوە مەسەلا سعەلی زەغری کوردستان کە چەند جار لەوێ بووە هاتوچۆی کرد شێخ نووری شێخ ساڵا کە زۆر دانیشتنەکانی لە کۆشکی وەسمان پاشای جاف بووە زۆربەی شاعیرەکان لەوێ بوون چون خانم کەسێکی وەکۆڵە سەلیقەدار بووە سەلیقەداری مدیریەت سەلیقەداری هونەر و میعماری و جوانی بووە لەبەرەوەی کە زۆربەی کەسایەتەکان ڕووی کردووە لەوە بەڵێ ئەمە لامایە بۆ پرۆژەی داهاتوم بێ بتوانم بەبوو کەسایەتی تر ئیشی کەم هەتا بچمەوە مەکانی کە کەسایەتێکی تیاژیاوە بتوان بەم شێوازە تەوزیف کەگاو دەرگڵەکە تقریبان چەنە بێت لە لای تۆ ینی بڕەکەی چەنەمە بۆ بڕەکەی من ڕاستی پێ بڵم ئەگەر وا بە 5 کیلۆ ئەبێت ینی زۆر جار شت کۆکەیتەوە ئەخە هونەرمەندەوەیە کە زۆر جار شتێکۆکەیتەوە کەسەڵێ تو خەریکی چی بڵێ ینی پرسیارێکی گەورەی حل نابێ بەڵام کە ئەی گەیەنی تا شتێک حلەکەی ئەوجا ئەوەستە ینی تووشی ئەو ئیسەکە ینی تووشی سوپرایزێکە بێت لەوەیانە هەتا من خشتم پاراستووە ینی خشتەکان ژەگەڵ خشتە باشڵە ئەو خشت چ فەرقێکیە لەگەڵ خشتێکی تر لە سەرەتایە وتم خۆڵ و پاشماوە بەڵام لە پاشماوە و لە ئەو بابەتانە مەبەستم لەوە بوو کە جگەلەوەی کاک ئەودێر بێگومان خۆڵەکەی پاراستووە بەشێک لە پاشماوەکانی نێو ئەو کۆشکەشی پاراستوانی بەشێک لەوانە خشت و هەندێک لەو کەرستانی ترکە لەنێو کۆشکەکە هەبوو بەستم لەوە بکو پێم وتی بە مناڵی چۆن بەرکەوتنەوە بوو بەڕاستی کە تەخت کراب گریام ینی گریانێک کە نابێن ئەبووە بووە ینی تۆ مێژوو شارێک لە ناوە بی و بەداخیشەوە هەر سەردەمە بە سەردەمە هاتو بەوەی هەلومەرجی سیاسیەوە ئیشی تیان نکراوە و ئەکرێ لە دەواازەی ئێوە بتوانێت ئەو گلەی نامەی بگەێنین کە هەر قسە ئەکرێت لەبەروەی زۆر خەمە بگرە ئەو دەردە مەسەر شارەکانی تری گرتوتەوە وەس خۆشبەختانە شانازخان توانیوەتی دەستێ بگرە بەم بابەتەوە لە سلێمانیەک نا بەڕاستی سابوونکەران و ینی گەڕەکانی تریش وێران بوونە کە ئەمە زۆر ینی بێ بۆسێ لەسەری ینی ئەبێ زەجە بنرێتەوە لەسەری تون تۆ ئەمەی بابەتە زۆر دیێرینانی لەم شارەکانیشانە بێ بە بەردەوامی بودجەی تایبەت و بەمان ینی ئەبێت کۆمەڵێک کەسی پسپۆر لەو لاین لەو بوارەیە بە تایبەتیش لە بواری تەلارسازی و بابەتانە چاودێری بکەن بۆ ئەوەی کە هەم شوێنەکە بە بڵین مۆرکی خۆی لە دەستنا مۆرکی دێرینی خۆی و بە بەردەوامیش تازە بکرێن بەتەکی دەبێ ئاگای بەردەوام تۆ خزمەتی کرد ینی ئەمە لە چواردەوری ینی لە میدڵ ئەستی خۆمانە ئەم شتە هەیە بۆ ئێمە نەتوانین ئەمە بکەین یعنی کاتی ئەوەیە ئەو شتانە بکەین و بەداخەوە لە زۆربەی شارەکانی تا کفرێکێکە لەوەی کە خەریکە لە ناوەچێ بەڕەمە هەولێریێکە لەوانی کە بەڕاستی کە ئێمە هەمووشە هەڵێن هەولێری هۆلاک و بەزێن هەورەی کۆنەولێ کە سەردەمی ئاشوورەکانە کە سەردەمی کوێ ئەشکانیەکانە لە سەریامی خەریکە لە ناوەچەم بابەتانە و حکوومەت زۆر خەمسارد ینی خەمساردێکیشی زۆر بەداخەوە منەمەیە بابەتێکتر لەگەڵ تۆ باسکەم کا گاودێر ئەویش مەرجە تەنها ئەوانەی کە خوان خەڵکی شاری هەڵەبجەن هونەرمەند بن و سەر بن ئەو کەسانە بن کە ماستەر بەدەستێن یاخود هەر بابەتێکتر بە لەمڕۆیە هەڵەبجەیان بیر بێت یاخود هەر مەرجە هەڵەبجەیی بن بۆ ئەوەی کە بابەتی پێشکەشی هەڵەبجە بکەن مەرج نییە بەڵام فیدباکێکت پێ بڵێم من فیدباکێکی چەند ساڵی خۆمە چون کەیسەکە یاخود بابەتەکە نەکراوە بابەتێکی کوردستانی ئەوەی هەیە کە چۆن پێ بڵم ئەوەی هەیە میمۆری ینی بیرەوە کۆبی کۆیادەوەری بۆ دروست نەکراوە کە کۆیادەوەری دروست کرا هەمومان بەشێکی بین لەو کەیسە یا ئەنفالیش بە هەمان شێوە شنگالیش بە هەمان شێوە ینی ئەگەر بکرێ بە کۆیادەوەری ینی یادەوەری کۆمەڵگە شتێکی تر ینی خەڵکی تر ئینەکرێت وەگەرەوە دەستگانە ئیحتیمام بن بە ئەو کاریگەریانەی ئەو بابەتانە زۆر ئەچیتە پێشەوە بەڵام بەداخەوە کەم تا زۆر ئەمە هەیە لەگەڵ یاژی سام بۆ خۆم زۆر بێکات لەگەڵ یاژی من ناتوانم ینی ئەوە بەشێکە لە ژیانم ینی وەکو پێم وتیەوە بیرەوەری ژیانمە من مناڵ بووم باپیرم ئەم شانەی بۆ باسەکردم میمۆری منە جارێکی دەم میمۆریە تازەیەکێتەوە وەکو پێم وتی من بۆ ماڵی پیرەمێریش خەریکم ینی کە چیتە ماڵی پیرەمێت بێتاقەت ئەمە پرۆژەیەکە ئەڕوات ینی لام وایە بڕوا بۆ کفری لە هەر شارەی چەند کەسایەتێک لەو ژیان لەو شوێنە ژیاوە ئەو گڵی لەوێ بووە ئەو بتوانێت فۆرمی لە جزێ فۆرمەکەیش بە تەکنیکی تازە بتوانانی پیشانی بێ ینی بێ
زمانێکی لەسەر ئەم شێوازە ئەبێت بە گڵشۆش و تەکنیکی سیرامی کە بێ بەڵامی تە فۆرمەکان لەمە گەورەتر بێ بچووکتر بێ پانتر بێت زۆر ئاسایە بەڵێ بۆ شێوازان ئەتوانی ویان لێ بکەیت. چیت هەیە لە کۆتاییە بۆ ڕۆژەکە و بۆ بینەرەکانی شەکە؟ من زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بە کورسات کە میشە نەتەوەیان و نیشتیمانیانە بیرەکاتەوە چانسێک یاخود ئەوە دەواازێکی زۆر گرنگە دەستخۆشیتان لێکەم مادوومتان لێکەم دەستی ئەوەش خۆش بێ مادوو نەبن زۆر سپاس.